سڵاوی خواتانێ بێت لە نووسینگەی کوشکی سلێمانی ئەوەم خانومان بۆ هاتووە بۆ فرۆشتن لەسەر ڕووبەری 112 مەتر و ئەم خانووە تازێ و فول مواسەفات و سەردەمیانە دروست کراوە. ڕووی ڕۆژهەڵات و ئەزمەڕە کۆڵانی 10 مەترە و لەم کاتەدا ئاو کارەبا و زێرابی هەیە و ئەم خانووە دەکەوێتە پارێزگای سلێمانی و خوار ئاوبارە گەڕەکی خەلیفاوە و دژە تیرۆرەکان کە دەکەوێتە نێوان کەنەسوورە و خەلیفاوە. و ئەم خانووە خانوویەکی زۆر پاوکتەمیس و ڕێکوپێکە و پێکاتوە لە دوو ژووری نووستن، میوان، مەتباخ، هۆڵ، موشتەمەلات و تەوالێت و حمام. و ئەم خانووە لەم کاتەدا ساری زۆر گونجاوە و پارەی تاپۆی دراوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم مڵکە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن یاخود سەردانی نووسینگەی کۆشکی سلێمانی کەن. تۆی بەڕێزش هەموو کێکە تێ لە پارێزگای سلێمانی بۆ فرۆشتن ئەتوانی پەیوەندیمان پێ بکەیت.